خوای رب العالمین بۆ خۆی چاودێری ئەو نەخۆشە ئەکا کاتێ تووشی ئەو نەخۆشیە ئەبێت. خوای رب العالمین خۆی ئاگاداری ئەکا، خۆی لە نزیکەوە یارمەتی ئەو نەخۆشە ئەدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای تەعالی لە حەدیثێکی قودسیە فەرمێ ابن آدم مرضت ولم تعدني. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە عەبدەکێنە فەرمێ ئەینەوەی ئادەم نەخۆش کەوتم و تۆ سەردان من نەکرد. خوای گەورە فەرمێ فيقول العبد وكيف أعودك وأنت رب العالمين. أفرمي أي پروردگار من چۆن بێم سەردانی تۆ بکەم لە کاتێکا تۆ پەروەردگاری هەموو جیهانیان و دروستکراوەکانی، چۆن بێم؟ قال أما علمت أن عبدي فلان مرض فلم تعده؟ أي نتزاني فلان عبد نخوش كوت سرداني نكرت؟ أما علمت أنك لو عدته لوجدتني عنده؟ تو نتزاني أجر تو سرداني أو بكردايا من لويبهم ببيستني خوم ببينيني خوم بتأيدي خوم بيارمتي خوم ليانبهم بعلمي خوم. خوای گەورە نزیکە لە نەخۆشەکانەوە، یارمەتیانەدا، چاودێریانەکە، ڕەحم و بەزەی خۆی ڕژێنێ بەسەریانە، گوناهیان لێ هەڵەوەرێنێ.